بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆدا قسە لەسەر ساغنەبوونەوەی بەرهەمی ناوخۆیی جوتیارانی هەرێمی کوردستان دەکەین و قسە لەسەرەوە دەکەین دوای و خۆپیشاندانەی کە لە شاری هەولێر ئەنجامدرا ڕێگە چارەکان بۆ چارەسەرکردن و ساغکردنەوەی بەرهەمی جوتیاران چییە؟ وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت چ ڕێگایەک بگرێتە بەر و لە هەرێمی کوردستان ئایا باک بە کردی کشتوکاڵ دراوە و بەرهێنان لە بواری کشتوکاڵە ئەنجام درراوە. بە میوان دەرێک لە بەڕێزان وەسفی خەلیل ڕایشکاری کشتوکاڵی لە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی لە سۆدی سەرگی، هەروەها لە هەولێرە حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ساغنەبوونەوەی بەرهەمی کشتوکاڵی ناوخۆ یەکێکە لە کێشە هەنووکەیەکانی جوتیاران و ئێستای هەرێمی کوردستان. ماوەی زیاتر لە مانگێکە حکوومەت لە ساغنەبوونەوەی بەرهەمی جوتیاران دەستەوەستانە. هەرم بێپلانیەش وای کردووە لە شاری هەولێر بەشێکی زۆری جوتیاران بڕژێنە سەر شەقام و زیاتر لە 5 کاتژمێر ڕێگای سەرەکی هەولێر مووسڵ دابخەن. ڕۆژێک دوای گردبوونەوەکەی جوتیاران لیژنەی کشتوکاڵ و ئاودێری پەرلەمانی کوردستان کۆبوویەوە و عەبدولستار مەجید سەرۆکی لیژنەکەش دەڵێت بڕیارمانداوە هەردوو وەزیری و کشتوکاڵ و بازرگانی هەرێم لە سەرم گرفتە بانگێشتی پەرلەمان بکەین. بانگێشتی بەڕێزان وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و وەزیری بازرگانی پیشەسازی بکەین کە ئەم دوو وەزارەتەکانی دیکەش، بەڵام ئەم دوو وەزارەتە زیاتر پەیوەندیدارن بە بابەتی کشتوکاڵ و بەرهەمە ناوخۆیەکانی جوتیارانی هەرێمی کوردستان. ڕێگە چارەیەک بدۆزینەوە کە جوتیاری ئێمە چیری زەرەر نەکا. بەداخەوە کە تووشی ئەم زەرەر و زیانانە بوون لە کاتێکدا کە ئەمە دەمێ ئەوە تاکید بکەمەوە و لە ساڵانی ڕابردووشدا زۆر ئەم قسەیەمان کردووە کە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمێکی زۆر نایابە، بەرهەمێکی بەتامە، بەرهەمێکی پاک و خاوێنە کە بەڕای من بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت لەگەڵ بەرهەمی هاوردا. بۆ لێرەشەوە ئێمە داوایەک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەوەی کە جوتیارەکانمان زەرەر نەکەن، با هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشتگیری جوتیارەکانی خۆمان بکەن بەکڕینەوەی بەرهەمی خۆماڵی خۆمان. لای خۆیەوە بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی هەولێریش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند لەسەر بە بازاڕکردنی بەروبوومی تەماتە بڕیاریان داوە کارگەکانی دۆشاوی تەماتە بخەنەوە کار و بەرهێنانێکیش بڕیاری داوە بەرهەمی جوتیاران بکڕێتەوە و وەک هەنگاوێکی خێرخوازی بەسەر کەم پیاوارەکان دابەشی بکات. بەڕێز شێخباز کە هیمەتێکی باشی کرد کە ئێمڕۆ کە نوێنەری خۆی ڕەوانی لای بەڕێوەبەری کشتوکاڵی هەولێر کرد بۆ دیڕاستەکردنی ئەم مەبەستە، بەڕێزیان بڕیاریدا کە هەڵبستێت بەکڕینەوەی بەرهەمی جوتیاران لەسەر ئاستۆی خۆی بۆ ئەم بەرهەمەش دابەش بکاتن لەسەر کەمپەکان وەک بڵێ بە شێوەیەکی خێرخوازی. هەر لەو چوارچێوەیەدا بەڕێوەبەری کارگەی قوتوبەندی هەریر ڕایدەگەیەنێت لە ڕۆژی چوارشەممەوە تەماتە بە نرخی ڕۆژ وەردەگرن و ئامباری دەکەن و دەشتوانن ڕۆژانە 100 بۆ 150 تۆن تەماتە وەربگرن. پلانیشیان هەیە ترێ و بەرهەمەکانی میوەش وەربگرن تاوەکو بیکەن بە مرەبا و شەربەت. لیژنەیەک پێک هاتووە هەر لە بەیانی و دەست بەکار دەبێ و لیژنەیە بۆ ئەوەی کە بتوانین هەموو ئەو بەروبوومێکی ئێستا هەیە لە بازار بتوانین لەگەڵ بەهاوکاری بەڕێوەبەری کشتوکاڵی هەولێر و کردە کشتوکاڵەکان بتوانین بە بازاری بکەین ئەو بەروبوومان لێ بکرینەوە بە شێوەیەکی گونجاو هەم بۆ ئێمەش گونجاو بێ و کارگەی هەریر و هەمیش بۆ جوتیارەکانمان گونجاو بێت و زەرمەند نەبن. کارگەی قوتوبەندی هەریر تەنها دۆشاوی تەماتە نییە، خەتی شەربەتی ترێ و شەربەتی میوەجات بە هەموو جۆرەکانی لە خۆ دەگرێت. لە ئێستاڕە پلاندا دەنێن بۆی بتوانین ئامادەسازی خۆمان بکەین بەروبوومی جوتیاران لە هەم لە جگە لە تەماتە لە میوەجات و ترێژ لە جوتیارانی خۆمان وەربگرینەوە. چاودێران دەپرسێن ئەگەر کێشەی ساغنەبوونەوەی بەروبوومی تەماتەی هەولێر لەلایەن خێرخوازێکەوە بە شێوەیەکی کاتی چارەسەر بکرێت، ئاخۆ تەماتەی ناوچەکانی دیکەی هەرێم چۆن ساغ دەکرێتەوە و کۆی بەروبوومی جوتیاران چۆن بازاڕی بۆ پەیدا دەکرێت. هەروەکوەوەش دەڵێن حکوومەتی هەرێم ئەگەر سەرجەم کێشەکانی بخاتە سەرشانی هاوڵاتیان و خێرخوازان ئەی خۆی چۆن حکوومەتێکە و چ ئەرکێک دەگرێتە ئەستۆ لە کاتێکدا هەر لە بنەڕەتدا تەنانەت پلانیشی بۆ کێشە و ئاریشەکان نییە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک وەسی بەخێر بەنگە سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری ساغ نەبوونەوەی بەرهەمی ناوخۆی هۆکارەکەی بۆچی دەکرێت بە تایبەتی ئێستا کە تەماتە پێگەشتووە وەکو پێویست بۆ جوتیاران ساغ نابێتەوە. زۆر سوپاس بۆ ئەم هەلە دیارە ئێمە لە سەرەتاوە دەستی پێ بکەین حکوومەت تا ئێستا بیری لەوە نەکردوێت بە جددی ینی ئیش بۆ ئەوە بکە کە کشت و کاڵ بکاتە سەرچاوەیەکی داهات و بتوانێت زۆرترین جگەلەوەی کە ئەبێتە سەرچاوەیەکی داهات ڕۆڵێکی گەورەیشی ئەبینێ بۆ بەگەڕخستنەوەی هێزی کار. ینی ئێستا وڵاتانی دنیا زۆری هەیە لەوانەیە لە ڕووی بەرهەمی کشت و کاڵی و لەگەڵ تێچوونی بەرهەمی کشت و کاڵیان زۆر بێ ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ هەندێک وڵاتی تر بەڵام لەبەر ئەوەی هێزی کاریان شوێنی خۆی گرتووە لێیان تێک نەچێت بۆیە حکوومەت بیر لەوە ئەکاتەوە. یعنی من نمونەم هەیە لەسەر ئەوە لە ساڵەکانی ناوەڕاستی سەدەی پێشوو تا هەفتاکانیش لە سا 1960 تا سا هەفتای خەڵکی ئێمە خەریکی کشت و کاڵ بوو. ئەو وەختە بەرهەمی ئێمە نەکرد بەشی خۆمانیە کرد ئەمان نرد و بەرهەمێکی پۆخت و ڕێک و پێک و ئەمان نردە دەرەوە ینی بۆ کویت و بۆ بەسڕە و بۆ شوێنێکمانە ئەنارد. بەڵام بەداخەوە ئێستا بەعکسەوە لێ هاتووە لە سادەی کەمتری دانیشتوانی ئێمە خەریکی کشت و کاڵن و پێشتر جوتیاری ئێمە لە لادێ بوو. ئێستا ڕاستە تەکنۆلۆژیای تازە هاتووە خانووی پلاستیکیە ئەوانەیە باشە ئەوە ئەگەر بە ئەسلوبی خۆی بەکاربێنێ سە وڵاتان هەموو دنیا خانی پلاستیکی بەکارێنن ئێمەش خۆشبەختانە بە باشی چوینێتەوە مۆزوعەکە هەرچەنێ کێشەمان هەیە لەوە یەکێک خاڵە ئەساسیەکانی کێشەی ساغ نەبوونەوەی بەرهەمی ئێمە ئەوەیە کە لە کوردستانە بە تایبەت لە سلێمانی زۆرترین ژمارەی خانووی پلاستیکی هەیە ئەمە وا ئەکا و ئەم کێشەیەش لەکوێ ڕوئەیە لەوەی کە بەرهەمی خانووی پلاستیکی لەگەڵ بەرهەمی دەرەوەی خانووی پلاستیکی لە یەک کاتا هێتە بەرهەم خۆی فەلسەفەی خانووی پلاستیکی ئەوەیە کە تۆ بەرهەمەکەت لە هەموو کاتێکا هەبێ. ئەمەش هەندێک وەسائلی ئەوێت یانە ئێمە هەندێک وەسائل مەسەلەن گەرمکەرەوەمانەوێت سوتەمەنی بەعام ئێمە ئەوەمانێدا بۆیە جوتیاری ئێمە لە 15ەوە بەرهەمی ئەبێت تا 3-4 مانگ دوای ئەوە خانووی پلاستیکی مەهامی ئەوە نییە 6 مانگیش بکە لا ئێمە بەلای زۆر 6 مانگیشەکە خانووی پلاستیکی لە ئەوروپا لە ناو ئۆبەفر و سەهۆڵ و سەوڵبەندانە لە زستانیشە بەرهەمیە لای ئێمە بۆ نەبێت ئەکرێ لای ئێمە ئێستا بۆیە فەلاحی ئێمە بە ئەوێ لەم فترەکەمە بەرهەمی خۆی بخاتە بازار هەمووی منافسەی ئەوەکە ئەمە یەکێک لە سەبەبەکان. سەبەبی دووەم ئێمە بازارێکی ترمان هەیە ڕەبتین بە بازاری جنوبەوە. بازاری جنوب تا پار و پێرار وەزعی هەندێک لەو شارانەی کە دراوسەی ئێمەن مەزەن پارێزگاکان تکریتە مووسڵە دیالەیە ئەوە کێشەی داعش و ئەوانەیان هەبوو ئیشان لە ئیشی کشت و کاڵ دوورکەوتبوونەوە بەڵام ئەم ساڵ ئیشی باشیان کردووە خۆیان گەڕاون سەر زەویزاری خۆیان ئێستا بەرهەمی ئێمە ناچێ بەرەوە ئێوە کەمتر ئەچێ زۆر و ئەم ساڵ تقریبەن بەرهەمی هەردوولا لە یەک کاتا پێگەیوە بۆیە ئێمە ئێستا کەوتوینێتە ئەو پەلەقاژەیە بۆیە ینی ئەمانە سەبەبن و سەبەبی دوو سەبەب تریشمان هەیە. یەکێک ئێمە کارگەمان نییە بتوانین ئەم بەرهەمانە ئەسە لە هەموو دنیاە مەسەلەن تەماتەیە ئەکرێتە دۆشاوی تەماتە و هەڵە گیرێ و ماوەیەکی تر سەڵفەکرێ یان بەرهەمێکی تر مەسەلەن ئێستا پەتاتە ئەگەر ساردکرەوەمان هەبێ بتوانین ئەم پەتاتەیە هەڵگرین هەرچەنی خۆشبەختانە ئێمە ئێستا پەتاتەمان بازاری هەیە تا ڕادەیەک باش هەندێک مەعمەل هەیە ئێستا خەریکن بۆتە سەرچاوە بۆ ئەوەی بتوانێت ئەو مەعمەلانەی پێداویستی و مەعمەلانەی پێدابین بکرێ. گەورەترین مەعمەل چپس هەیە لە سلێمانی ئێستا خەریکن بەڕامەی باش دانراوە بۆ پەتاتە ئێمە ئەما لەوێ بە هەمان شێوە بۆ تەماتە هەمان شت بکرێ مەعمەلێکی زەخمدا بکرێ. ئەیسا ئەم مەعمەلەی کە ئێستا لێرە هەیە لە سلێمانی
ئێمە بەبچوونی ئێمە نەئەتوانێت ئیسیعابی ئەو کەمیە زۆر ئەو ینی بەرهەمە زۆرە بکە و نە جەدوای اقتصادیشی هەیە خاڵێکی تر بۆ ئەم کێشەیە ئەوەیە ئێمە ئەبێ بازاری دەرەکیش بدۆزینەوە بازاری دەرەکی خاڵی هەرە ئەساسی ڕێگر لە بەردەمی خەڵکان هەن سەردانمانەکەن پەیوەندیان هەیە بە ئێمەوە داوایانەکەن لە داوامان لەکەن لە وڵاتانی کەندا بۆیان بەرهەمیان بۆ بنێنین بەڵام ئەبێ بە مواسەفاتی ئەوان مواسەفاتی ئەوانیش تاقیگەیەکی ئەوێ بۆ ئەوەی ئێمە بەرهەمی خۆمان پێش ئەوەی بینێنین بۆ ئەوان بزانین چۆن و بدوایە بینێنین سپاس دەکەم ئەسەر چاو دەگەرم وڵات کاک حسێن سپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە پلانی وەزارەتی کشتتوکاڵ دوایە و ناڕزایەتی جوتیاران هیچ پلانێکە یاخود بجەیەک لە بەردەستدایە قەرەبوو بکرێنەوە یاخود کرەی گواستنەوە کرەی دەستی کاریان بۆ بدرێت هیچ پرۆژەیەکی نوێ هەیە بۆ چارەسەری ئەو کێشەی کە ڕوویدا بڵێ سڵاو ڕێز بۆ بەڕێستان سڵاو ڕێز بۆ هاوڕێم کاک وەسفی خەلیل و سەرجەم بینەرانی کەناڵی پێیام زۆر سپاس بەڕاستی حەزەکەم ئاماژە بە یەکشت بم ئەم گرفتەی کە ڕووی کردوتە جووتیارانی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم ڕووی کردوتە هەموو کشتیاران و جووتیارانی بەشێکی زۆر لە وڵاتان لەم ڕۆژانە بۆ زانەری بەڕێستان کۆنفرانسێک هەبووە بە ناوی کۆنفرانسی کشتتوکاڵی ئۆرگانی لە وڵاتی ئەڵمانیا لە ڕێگەی ئۆنلاینەوە بەشی زۆری ئەو وڵاتانی کە بەشداریان کردو هەمان گرفتیان هەبووە کە بەرەمێکی زۆریان هەیە و بازارکردنیان بە هۆی ئەو بارودۆخەی کە بەسەر جیاناتەوە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تووشی هەمان گرفت بوون بەڵام یەک جیاوازی گەورە هەیە لە نێوان ئەو وڵاتانە و هەرێمی کوردستان لە وڵاتانە بەڕاستی حکوومەتەکان قەرەبووی هەموو ئەو جووتیاران ناکەنەوە کە زەرەرمەند بن وەکو بینیمان لە ماوەی ڕابردوودا چۆن لە وڵاتی هۆڵندا ئەم هەموو گوڵە بە کەمیەتێکی زۆر لە ناو ئەبرا و فڕێ ئەدرا قەرەبوو ئەکرێنەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان جووتیاران ناتوانرێ قەرەبوو بکرێنەوە لە ئێستادا ئێمە وەک وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانیا و هیچ شتێکمان لەبەردەست نییە بەڵام ئەمڕۆ گوێم لە بەڕێز کاک عەبدوستار بوو لە پەرلەمان کە پرۆژەیەکیان پێشکەش کردووە بۆ قەرەبووکردنەوەی جووتیاران بێگومان ئێمە قەناعەتمان وایە کە جووتیار نابێ هەرگیز زەرەر بکە لەبەرەوەی جووتیار بەرهەمهێنەری قوتی خەڵکە کە ئەوە بەشێکە لە ئاسایشی خۆراکی هاوڵاتیان لە هەموو بارودۆخێکە لە هەموو کارە ساتێکە لە هەم ئەم وەزعانەی کە ڕووەکە لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشیە درمەکانە لە ئاژەڵ و باڵندە و هەموو ئەو نەخۆشی وشتانەی کە ڕووەکاتە بڕوەک بە شێوەیەکی گشتی بێگومان ئەبێ جووتیاران قەرەبوو بکرێنەوە ئێمە من بە حکمیەوەی ماوەیەکی زۆرە بەڕێوەبەری گشتیم لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە ئەمانەتەوەڵێم لە هەموو کابینەکانە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەوڵی ئەوەی داوە کە ساڵانە بڕێک پارە تەرخان بکرێ بۆ قەرەبووکردنەوەی جووتیاران لە کارەساتە سروشتیەکان لە نەخۆشیەکان لەم وەزعانەی کە ڕوبەڕووی جووتیارە بێتەوە بەداخەوە تا ئێستا کارێکی وان نەکراوە کە جێگەی خۆشحاڵی و ڕەزامەندی ئێمەش و جووتیارانیش بێت بەڵێ هیچ بودجێکتان لە بەردەستدانیە بڵێن بودجەیەکی تایبەت بۆ دامی جووتیاران ئێستا بۆ پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ یاخود ڕەتکردنەوەی کرەی گواستنەوە هیچ بودجێک دانەرداوە تایبەت لەلایەن حکوومەتەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ کاک حسێن مەوەستمەوە هیچ بودجێکی تایبەت دانەرداوە لەلایەن حکوومەتەوە بۆ قەرەبووکردنەوە یاخود کرەی گواستنەوە ئێستا هیچ بودجێکتان لە بەردەستدانی تایبەت وەکو وەزارەتی کشتتوکاڵ نەخێر نەوەڵای لە ئێستا هیچ بودجێکمان لەبەردەست نییە ئێمە پاش دەست بەکاربوونی کابینەی نۆی حکوومەتی هەرێم وەکو ئاگادارن داوایان لە هەموو وەزارەتەکان کرد کە پلانی 4 ساڵی خۆیان پێشکەشکەن ئێمە پلانێکی زۆر گشتگیر بۆ هەموو سێکتەرەکانی کشتتوکاڵ و و ئاژەڵداریمان پێشکەش کرد پلانێکی تۆکمە و ئەتوانم بڵێم پراوپڕ بە پرۆژەکان بەداخەوە ئەو وەزع ئەو ئەزمە ئابووری بەسەرا هات و ڤایرۆسی کۆرۆنا و بڵاو قەدەغەی هات و چووە و نازانم نەمانی دەوام و ئەمانە ئەتوانم بڵێم هەموو خەونەکانی ئێمەی لەبار برد
بەڵام لە کاتی قەدەغەی هاتوچۆکە لەو کاتە کە بڵاوبوونەوەی کولە و سنە و کیسەڵە و ئەمانە بۆ بەرهەمی دانەوێڵە لە ڕێگەی جەنابی وەزیر هەوڵێکی زۆری دا کە تقریبان 400 ملیۆن دیناریان تەرخان کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی بڵێن بۆ لە ناوبردننی کولە و سن و کیسەڵا لە بەرهەمی دانەوێڵەی جووتیاران ئەجینا وەکو ئەوەی تر نەوەڵایی هیچ بودجەیەکمان لە بەردەستانیە بتوانین قەرەبووی جووتیارانی پێ بکەینەوە. باشە بەس وەکو ناوەڕاست و باشووری عێراق هۆکارەکەیەوێ کە ئێستا بۆی کۆرۆناوە ڕێگە نادرێ بازرگانەکان بێنە شارەکانی هەرێمەوە یاخود قەدەغە کراوە ڕۆشنی بەرهەمی جووتیاری کورد بۆ ناوەڕاست و باشووری عێراق. بەڵێ ئێمە بڕای تەواومان هەیە کە ئابووری عێراق یعنی بچ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق و چ هەرێمی کوردستان بەدەر لە مەسایلە سیاسیەکان یەک ئابووریە و کۆمەڵی خاڵی ئەرێنی هەیە ئەوەش کە بریتیە لە جیاوازی کەش و هەوا لە بینی ناوەڕاست و خواروو و لە بینی هەرێمی کوردستانەوە خاڵێکی ئەرێنیە زۆر جار بوونی ئەو کەش و هەوایە لە کاتێکە بەرهەم لە شوێنێ پێگا لە شوێنێکی تر پێ نەگەشتووە دەتوانرێەوە ببێ بە بازارێەوە بە پێچەوانەکەشی بێگومان ئەوە ڕاستە و زۆر جار بوونی حەز و ئارەزوو بۆ جۆرێک بەرهەم لە شوێنێک و بۆ شوێنێکی تر جیاوازە بۆ نمونە لە ناوەڕاستی عێراق حەزیان لە مریشکی قەبارە گەورە نییە لە شاری سلێمانی و هەولێر بەعکسەوە حەزەکەین مریشکەکانمان 3 کیلۆ و 4 کیلۆ بیاوان لە 2 کیلۆ ئەوە نییە زۆر جار کە مریشکەکان لە کێلگە پەلوەرەکانی ئەوان ئەمێنەوە قەباری گەورە بێت بازاڕیان نییە نێرن بۆ شارەکانی سلێمانی و هەولێر یعنی بۆیە ئەمانە خاڵی ئەرێنین لە عێراقا کە ئێمە بتوانن سوودی لێوەربگرین بۆیە بەداخەوە لەو ماوەیە کە ئەو بڕیارە دەرچوو لەلایەن وەزارەتی کشتتوکاڵی عێراق کە قەدەغەی هاوردەکردنی 27 مادەی هەم کشتتوکاڵ و هەم پەلەوەر بۆ شارەکانی تری عێراق بەڕاستی ئەمە بڕیارێکی نازانم چاوەڕوان نەکرا و کتوپڕ بوو بۆ ئێمە بێگومان ئەوە زەرەر بە ئابووری عێراق بە شوێکی گشتی و زەرەر بە جووتیارانی هەموو عێراق ئەگەیەنێ بۆیە ئێمە لەسەر هێڵین و لەلایەن لیژنەی کشتتوکاڵی لە پەرلەمانی عێراق و لەلایەن نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا و بێگومان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی و حرەکەیکی باشی کردووە بۆ ئەوەی کە هەماهەنگیەک دروست بکرێت لە نێوان هەرێم و لە نێوان ناوەند بۆ لابردنی ئەو گرفتانە بۆ زانیاری بەڕێستان بە پێی بڕیاری ژمارە 11 مانگی دەی ساڵی 2019 کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند واژۆکرا بۆ هەموو بابەتە دارایی و گومرجی و ئەمانە دوو خاڵیتیا بوو بەنسبەت کشتتوکاڵەوە دوو خاڵەکەیشیان بریتیەوە کە لەوەی لیژنەیەکی هەماهەنگی دروست کرێت لە نێوان هەردوو وەزارەت بۆ دانانی ڕۆزنامەی کشتتوکاڵی واتە لە چ کاتێکە بەرهەمێک قەدەغە بکرێت لە چ کاتێکە باجی لەسەر ببرێ بەپێی ئەمە هەردووکمان بەو جیاوازی کەش و هەوایە کە بە هەموو ڕێبکەوین یەک ڕۆزنامەی کشتتوکاڵی هەبێت لە عێراق و لە هەرێمی کوردستان بێکەوە خاڵێکی تر لەو ڕێکەوتنە بریتی بوو لەوەی کە کار ئاسانی بکرێ بۆ گواستنەوەی بەرهەمە کشتتوکاڵەکان و پەلەوەریەکان لە هەرێمی کوردستانەوە بۆ شارەکانی ناوەڕاست و عێراق بۆیە ئەو بڕیاری کەدایان هەستما کرد بڕیارێکی بێدیراسە و کتوپڕ بوو ینی جیاوا بۆ خۆی پێچەوانەی ئەو بڕیارەیە کە خۆیان واژۆیان کردووە لەگەڵ هەرێمی کوردستان بۆیە ئێمە لەسەر هێڵین بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە. سوپاس دەکەم دەگەڕێم وڵات کاکەسێن کاک وەسفی سەبارەتەوەی کە وتت کشتتوکاڵ دەکرێت بە سەرچاوێکی سەرەکی داهات پێویستی بە لە سەڵات چەندی بودجێ ساڵانە بۆی تەرخان بکرێت چۆن دەبێت وەزارەتی کشتتوکاڵ هیچ بڕە بودجەیەکی لە بەردەستدانە بێت بۆ لانی کەم قەرەبووکردنەوەی جووتیاران. دیارە خۆشحاڵم کاک حوسێن بەشدارە لەم چاو پێکەوتنە لەم دیدارە کە حوسێن هاوڕێم بۆ لە ئیشا و ئێستەیش برای خۆشەویستە ئەو یەکێک لەو کەسانەیە کە چالاک و دەوری خۆی هەیە لە وزارەتە بەڕاستی من لە ساڵەکان لە 2001ەوە من مدیر عام بووم تا تقریبا 2010 وەزعی ئابووری ئێمە زۆر باش بوو تا چواردەیش باش بوو
داهاتێکی باشمان هەبوو حکوومەت ئەیتوانی ژێرخانێکی کشت و کاڵی پتە و دروست بکە دیارە بیری لێ نەکردوتەوە یان نەک بیری لێ نەکردەوە لە بەرنامەی نەبووە لە فەلسفەی ئیشکردنی نەبووە ئەمە وای کردووە ینی لە هەموو دنیاە حکوومەت بودجەیەک دایم پێویستی بە لە سەدا چەندە بۆ منە بازوە کرد لە باشی حاڵەتە لە سەدا 1.8 بۆەوەی هەرێم لە سەدا 1 من ئەوەی پێڵم لە هەموو دنیاە ئەوەی ئەو وڵاتانەی کە لە ڕووی ئابوووریەوە لەسەر قاچ خۆیان وەستاون و ژێرخانێکی زراعی باشیان هەیە ئەوان لە سەدەیان داناوە لای کەمەوە لە سەدادا ینی هەیشە زیاتری ئەوە مێنێتە سەر کولفەی تێچوونی ئەو بەرهەمانەی کە هەیەە و لەوانەیە ڕوبەڕووی هەندێک شتیش ببنەوە بۆ حاڵەی تەواڕەوەوانە مەبلەغێک باش دابنێن بەڵام لای ئێمە لە باشترین حاڵەت کە داهاتی ئێمە 14 میلیارد دلار بۆ لە ساڵێکە لە سەدا 2 دانراوە لە سەدا 2 بەڵام لە سەدا 2ەکە سەدا 8 سەرف کراوە بڕواکە 0.8 سەرف کراوە لەبەر چی لەبەر ئەوەی کارە بیروکراتیەکان کە لە وزارەتی دارایی ڕێگر بووە لەوەی ئەو بودجەیە مثلا پرۆژە هەبووە تەقدیم کراوە پرۆژەکە کولفەی تێچێ مثلا لە وزارەت مەبلەغێکی تحدیدیان بۆ داناوە نابێت لەو مەبلەغە تێپەڕێ بۆیە واکە ئەو پرۆژەیە جێبەجێ نەبێ بەو شێوەیە تۆ ساڵی خەریکی ئەوەی پرۆژەیەکت بۆ جێبەجێ بێ یعنی بۆ نمونە ئێمە لە گەرمیان ویستمان مەزەرەیەک دروستکەین بۆ مریشک سەربڕیخانەیەک دروستکەین ئێمە کولفەکەمان تەقدیم کرد وتیان ئەمە زۆرە نابێ ئەمە ئەبێ وای لێکۆین کە چوەتەن دەرەوە کەس استعدادی نەبوو بێ ئەو ئیشە بکە ینی کەواتە مەجموعە ڕێگر هەبوو لە بەردەم ئیشەکان ینی وزارەت زۆر ئەو وەختە حکوومەت نەک وزارەت با من پێ بڵێم تاکید لەسەر قسەکەی کە حسێنەکەمەوە وزارەت بە ینی بە هەمەتی باشەوە هاتوتەناو مۆزوع بەڵام کە سەرچە حکوومەت بەرنامەی نەبێ بۆ زەواری بەڵێن کەرتی تایبەت بۆ بەرهێنان لە بواری کشتتوکاڵا نەکراوە ئەو باز دەکرێت کە لە 2006 تا 2014 42 میلیارد دلار و بەرهێنان نەکراوە لە بواری نیشتە جێبوون و بوارەکانی ترە کەمترینی بۆچی لە بواری کشتتوکاڵ بێ و کارگەی پیشەسازی کارگەی لە قوتونان وەکو خۆت دۆشاوی تەماتە ڕێگری هەبوو بۆ کەرتی تایبەتیش من لە کەرتی تایبەت مشکلەکە زای لەکوێیە لەوەیە تا پێش 4 ساڵ سنووری ئێمە ئاواڵە لە بەردەم هەموو بەرهەمێک ئێستش هەر ئاواڵە پێشتر بە ینی بە قانون ئاواڵە بوو ئێستا بە ئەنواع شێوە بەرهەمی دەرەکیەتە ناو ینی بۆ نمونە مریشکی بەستویەت هێلکەیەت ینی ئەنواع ئێمە من حەزەکەم بە ئەرقامیش پێ دەڵێن ینی مریشکی ئێمە ئێستا سلێمانی ئەوە لە مریشکی زۆر جار کیلۆیەتە سەر 1250 دینار کە ئەوەی کە لە دەواجن ئیشەکە ئەوەی کە دەواجنی هەیە کولفەی هەر کیلۆیەکی 2000 دینارە ینی کابرا بە معدل 750 دینار زیاتریش زەرەکە هەروە بگرە لە مەجارەکانی تریش بە هەمان شێوە ینی بۆیە ینی کە حکوومەت ڕێگەیە مەسەرەن تەماتەیە ماوەیەک بە ئەتیادی ڕێگەیاندا کە تەماتیش بێت ناوە ئێمە بەرەبی خۆمان نەبوو ینی کەواتە حکوومەت بیر ئەکەی کەرتی تایبەت خۆی لە مەوزوعەیە ئەو وەختەی حکوومەت ڕێگر بوو لە بەردەم هێنانی بەرهەمی دەرەکی ینی بۆ نمونە ئەم شارەی ئێمە ئەگەر کابراایەک لێرە سەرمایەدارێک بێوێ مەعمەلێک لێرە دابینێ ئەمە حکوومەت زمانی ئەوەی بۆ بکە دۆشاوی وڵاتایی تر نێ بەڕاستی ئێمە ئەوە خۆی تەماتەمانەیە کابرا ئەو وەختە فەلاحەکە پشتە بەستێ بەوەی کە مەعمەل هەیە لێرە و یەک سلسلەی عملیەکی بەسیتە کە ئەکرێ ئەچن عقد دەکەن لەگەڵ فەلاحە مەسەلەن ئەم مەعمەلە پێویستی با بڵێن بە 10,000 تەنە بە 50,000 تەنە ئەو وەختە ئەچێ ئەو فەلاحانە دابینەکە کە تۆیان بۆ دابینەکە و عقدیان لەگەڵەکە بۆی ئەو کەمیە ئەو پێداویستی کە خۆی ئێوێ بۆی دابین بکەن ینی حکوومەت تا ئێستا ئەوەی نەکردووە بە هیچ شێوە ئێمە سەردانی ئێنمان کرد تورکیامان کرد لەگەڵ سەرۆکی ژووری بازرگانی ئەنقەرە دانیشتین ئەستانبولا دانیشتین ئەو سەردەمانە مریشکی ئێمە لە مریشکی ئەوان هەرزانتر بوو پێمان وتم بەسەن ئێوە مریشکی ئێمە بۆ ناکڕن وتی ئێوە چیتانەیە وتمان مریشکمانێ وتی نە شتی زراعی باس مەکەن ینی ئەوان بە هیچ شێوەیەک ناهێڵن
شتی زراعی ئێمە بەعزە جارێکیش بەرهەمی ئێمە لە بەرهەمی ئێرانیش هەرزانتر بووە بەڵام ئەوان شتی ئێمە وەرناگرن تا بەرهەمی خۆیان وەستابێ بەرهەمی ئێمە وەرناگرن ئەگە گرانیش بووە اینجا بۆیە ئەوانە بیریان لە شتی خۆیان کردو لە بەرهەمی خۆیان کردوەوە ئێمە نایکەینەوە. سپاس دەکەم کاکە حسێن سەبارەت بە کارگەی دۆشاوی تەماتە بۆچی ئێستا هیچ کارگەیەک بەتابەت باز دەکەوەی هەریری شەر پێشتر وەستا بوو ئەگەر لەمەوە دووە بخرێتەوە گەڕ یاخودەوەی لە شارەزووری شەمان بوو کارگەیەکی پێشکەوتومان نیە لە بواری دۆشاوی تەماتە و سەبارەت بە قسەکەی وەزیری کشتتوکاڵیش کە لێکدانەوەی زۆری بۆ کرا کە تەماتی کوردی وەکو پێویست بۆ دۆشاو ناشێت ئەرکی وەزارەتی کشتتوکاڵ نیە کە ڕێنمایی جوتیاران بکات چ جۆرە تەماتەیەک بەرهەم بێنن بۆی کە بۆ دۆشاویش دەست بدات. سێ کارگە هەیە لە هەرێمی کوردستان یەکیان لە ئاکرێ تەوان ئەوەی ئاکرێ و ئەوەی هەریر دەمێکە لە هەفتاکانەوە و کارگانە هەن و ئەوەی کە لە هەڵەبجە هەیە لە شارە زوور ئەوە کاتی خۆی لە ساڵی سەرەتای 2000ەکانە ڕێکراوی فاو هێنای ئەو بۆ ئیداری سلێمانی ئەو کاتە پاشەوەی ئێمە وەزارەتی کشتتوکاڵ دامان بە وەزارەتی پیشەسازی ئێستا دراوە بە کەرتی تایبەت بەداخەوە ئێمە ئاواتێکی زۆرمان هەڵچنی بوو لەسەرەوەی کە بە تایبەتی ئەو کارگەیی کە لە شارە زوورە دەورێکی زۆری هەبێت لە بەکارهێنانی تەماتەی جوتیارانی ناوچەکە بیکا بە دۆشاو بەداخەوە لە ئاستی خواست و ویستی ئێمە نەبوو ماوەیەکی زۆر دەچوو لە دەرەوە لە وڵاتی ئێران بەرهەمەکەی دێنا و لەوێ لە قوتووی ئەنا ئێستا ئەو کارگەیە وەستاوە و بە ئومێدی ئەوەی کە بەخۆیە یعنی ئەو ئامانجانە بپێکیە کە ئێمە دەمانەوێت کە کەرتی کشتتوکاڵ دەیەوێت کە جوتیارانی هەرێمی کوردستان دەیەوێت و بەنسبەت داوای کارگەی هەریر وەکو خۆیان ئێمە ئیمڕۆ دوێنێش و ئەمڕۆژ هاتنە وەزارەت باسی کێشەکانیان کرد وتیان ساڵی پار ئێمە لەگەڵ جوتیارانی ئەو مەنتیقانە دانیشتوین زۆر هەوڵمان ناوە ڕێکەوە پێمان وتون هەر کیلۆیەک تەماتە لەسەر شێڵگە ئێمە 200 دینارتانەینێ مەسلەی سنووق مەسلەی بارکردن مەسلەی گواستنەوە هەمووی لەسەر ئەرکی خۆمان وتی جوتیارەکان نەچوونەتە ژێر بەرپرسیارەتەوە چۆنە ئێمە و کارگەیە کە ئیشی پێ بکەین بێگومان ئەبێ زمانێکمان هەبێ کە ئێمە بەرهەم وەرەگرین و کارگەکە بەردەوامە بێلەوە وتی بەداخەوە جوتیاران نەچوونە ژێر ئەو بەرپرسیارەتەوە وعدیان پێ نەداین بۆی ئێمە نەمانتوانی کارگەکە کار پێ بکەین دوێنێ و ئەمڕۆ لەلایەن جەنابی وەزیرەوە کە خاوەنی کارگەکە بانکرا بۆ ئەوەی کە پیاداچوونەوە بکرێت بەو بابەتە ئەمڕۆ بە هەمان شێوە باسییان لەوە کردەوە کە ئێمە ئامادەیمانتیایە هەموو بەرهەمی تەماتە وەربگرینەوە ئەگەر بەو شێوازە بێت کیلۆی بە 200 دینار لەسەر چێلگە ئێمە لێوان وەربگرین بەنسبەت ئەوەی کە ئەو قسەی جەنابی وەزیر کە ئەو کاردانەوەی لێکەوتۆ لە تۆڕە کۆمەڵاتیەکان و ئەمانە تەبەن ئەو قسەی جەنابی وەزیر نەبوو قسەی خاوەن کارگەکە بوو کە وتی ئێمە ئەو تەماتەیە کە هی خۆمانە ڕەنگە لە 10 کیلۆ یان کەمتر کیلۆیە معجونی تەماتەی تیا ببێ ئێمە تۆوێک دێنین ئەو تۆوە تقریبا لە 5 کیلۆ 6 کیلۆ تەماتە ئێمە کیلۆیەک دۆشاوی تەماتەمانەیەتێ من حەزەکەم یەک زانیاری هەیە بۆ هەموو هاوڵاتیان و بینەرانی ئەم بەرنامەیە ڕوون بکەمەوە بێگومان تەماتەی کە بۆ دۆشاوی تەماتە بەکاردێنرێ دەبێ گۆشتن بێ گۆشتی زۆر بێ ناوکی کەم بێ توێکڵی تەنک بێ بۆ ئەوەی کە ئەمە نیسبەیەکی زۆر ئەدا ئەو خاوەن کارگەیە تەبان بێگومان ئەبێ بە نرخێکی وا بیخاتە بازاڕەوە کە بتوانێت منافەسەی بەرهەمەکانی وڵاتانی دراوسی پێ بکە ئێمە خۆمانە زانین ینی لە بازاڕی وڵاتانی دراوسێ هەموو مارکێت و سوپەرمارکێتەکانی ئێمەی پڕ کردووە کەواتە دەبێت جەدوایەکی اقتصادی بۆ دەربندرێ ئەو قسەیە بەداخەوە بووە ئەو بڵێن ئینەی لێکەوتۆ لە تۆڕە کۆمەڵاتیەکانە تەماتەی خۆمان ئێمە بەشێکی بێگومان گونجاوە بۆ دۆشاوی تەماتە بەڵام بەشێکی هەیە کە نەگونجاوە بۆ ئەو بابەتە
بۆیە ئەگەر هەر کۆمپانیایەک بۆ خۆی جۆرە تۆوێک بێنێ و تاقی بکرێتەوە و ئەو تۆوە باشتر بێ بێگومان هەمومان پێشوازی لەواکەین کە باشتر بێت و ڕێژەی دۆشاوەکەی زیاتر بێت و بتوانێت بربەرەکانی دۆشاوی وڵاتانی دراوکرێ و تقریبا ئێستا لە بەیانەوە دەسەکەن بە وەرگرتنی تەماتە لە جوتیاران بەپێی شتێکیان داناوە بە تایبەتی بۆ ئەو چەند ڕۆژە هەتا وەکو کاگوەسفی باسی کرد بەرهەمی ناوەڕاست و خواروی عێراق ڕەنگە هەر 15 ڕۆژێکی تر بمێنێ پاژەوە نامێنێ دەبێت لێرەوە تەماتە بڕوا بۆ ئەو ناوچانە هەتا بێت و ئەو ناڕزایی و گلەیەی کە لەسەر جوتیاران هەیە و بەرهەمەکان پارە ناکە بێگومان ئەوە بێتە هۆی دروستکردنیەکی هاوسەنگی و بەرزبوونەوەی نرخ و لە هەمان کاتتا ئێمە لیژنەیەکمان پێکێنا لە وەزارەت بۆ دیراسەکردنی هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی هەیە بە خستنەگەڕی ئەو کارگەیە و سبەینێ ئەو لیژنەیە یەکەم کۆبنەوەی خۆیەکە بە ئومێدی ئەوەی بتوانین وەکو وەزارەت ببین بە پردێکی پەیوەندی زۆر بەهێز لە نێوان هەم کارگەکە و لە نێوان جوتیاران بێگومان ئەوەش بە بەرژەوەندی هەموو جوتیاران و کەرتی کشتتوکاڵ دەشکێتەوە و بە هەمان شێوە بەنسبەت ئەو کارگەیە تەنها خەتی دۆشاوی تەماتە نییە بۆ ترێش بە هەمان شێوە بۆ بەرهەمە میوەکانی تریش دەکرێت شەربەتی لێ بەرهەم بێنرێ و ئەوەی شارە زوریش بە هەمان شێوە لەسەر هێڵە بین لەگەڵیانە بۆی کە ئەو گرفتانەی هەیەە چارەسەریان بکەین و وەزارەت ڕۆڵێکی گەورە ببینێ بۆ ئەوەی کە بتوانێت لەگەڵ جوتیارانە گرێبەست بکرێ و ئیچیتر کێڵگەکانی ئێمە ئەو ڕووداوە دڵتەزێنانەی کە لەم چەند ڕۆژا بینیمان کە بەو شێوازەکە هەموو کەناڵەکانی ڕاگەن و بینیمان جارێکی تر دووبارە نەبێتەوە وەر بۆ زانیاری بەڕێستان ئێستا کارگەیەکی تری گەورەش بە هەمان شێوە بەڵێ ببوورە دەگەڕێم کۆمپانیایەکی تری گەورەش هاتووە زۆر بەڵێ ناوپڕێکمانێ دواتەگرێم و لای بەڕێست ببوورە بەڵێ بینەرانی بەڕێست ناوپڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتی تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشتتوکاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریش کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە
بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک وەسفی بکرم بۆ لای بەڕێز سەبارەت بووی کە چی بکرێ بۆەوەی کە بەرهەمی جوتیاران لە هەرێم چواروەرزە بێ تەنها هەمووی بەیەکەوە پێنەگات و کاتە کێشەی ساغبوونەوەی نەبێت. ئێمە ئێستا تا ڕادەیەک ینی کە سیرمان کردو سوتەمەنی ناڵێم بەشی خۆمانەکە بەڵام ئێستا ینی 10,000 بەیتی پلاستیکی خانووی پلاستیکیمان هەیە بەس لە پاسیان. باش ئەگەر حکوومەت بیلەوە بکاتەوە بۆنیەکی غاز لە کۆڕۆمۆر کە نزیکە لە بازیانەوە ئێستا نمونەی باشمان هەیە ئەوە ئێران لە تەنیشتمانەوەیە. ئێران حکوومەت بە سەرێکی زۆر ڕەمزی غازەیە بە جوتیارەکان بەکارێنن بۆ گەرمی لە زستانە. یەکێک لە فەلسەفەی خانووی پلاستیکی ئەوەیە کە لە زستانیشە بەرهەمی هەبێ. یاری زۆر خاڵی هەیە یەکێک لە خاڵەکانی ئەوەیە کە لە زستانی شای حکوومەت هاوکاری جوتیاران کە دەکرێت لە زستانیشە بەرهەمەکان هەبن. حکوومەت جگەلەوە ماوەیەک چەند ساڵێک ئەو دەورەیان هەبوو ینی لە ساڵەکانی من لە بیرم مێ لە ساڵەکانی 2010 و 11 گازیان دابەشە کرد جوتیار استفادی لێ کرد. ئێستا حکوومەت ئەگە بیرەوە بکاتەوە گاز بە سەعی ڕسمی بدا بە شەرتێک بیا بەو ئەوانەی کە بەرهەمی زستانیان نەبێ ئەو وەختە ئەو ئەتوانێت بە سەعرێکی ینی بە کورفەیەک بە تێچوونێکی کەمتر بەرهەمەکەی بخاتەوە. ئەی وەکو ساردخانە ئێمە ساردخانەمان نییە هەڵبگیرێنەوە بەرهەمان هەیە خۆت تێچووی زۆرە ئەو بەرەمانە بڵێن کێستا پێدێک هەڵبگیرێ بۆ کاتێکی تر. ساردخانە شتێکی ئەساسیە بۆ مجموعەیەک لە بەرهەمەکان بۆ هەمووی نە. ینی بۆ سەوزا کەمتر هەمیەتیە ئێمە تەماتە ئەو پەڕی بتوانین زۆر پێنەگا ینی لە حاڵەتێک بێ بەتون و تۆڵی هەڵبگیرێ مەسەرەن 2 هەفتە 3 هەفتە ئەگەر ئەو پەڕی مانگێک خەیار هەر هەفتەیەک خەیار ئەوە ناتوانین زۆر ینی بەرهەمی سەوزە زۆر ناتوانین بەڵام بۆ پەتاتە ئەتوانین تا 6 مانگ شەڵیگرین بۆ هەنار ئەتوانین تا ساڵێکی شەڵیگرین ینی سارد کەرەوە بۆ ئەوانە باشە. بەڵام بۆ هەندێک بەرهەم مەسەرەن تەماتە تەنها و تەنها ئەوەی بۆ باشە کە معمەل هەبێ بتانی ئەو معمەلە بیکاتە دۆشا و هەڵبگیرێ ئابە و شێوەیە ئەکرێ. بەڵام بۆ ساردکەرەوە بۆ بەرهەمە میوەکان زیاتر دەسەیە کەمتر بۆ زۆکو کریار چەندە گرنگ هاوڵاتیان بەرهەمی ناوخۆی بکردن ڕۆڵی هەیە ئەگەر هەموو هاوڵاتیان بەرهەمی دەرەکی نەکردن بەرهەمی ناوخۆ بکردن ساغبوونەوەی بەرهەمی جوتیار. وەڵا خۆی حکوومەت ئەبێ بیرەوە بکاتەوە کە ئێمە بەرهەممان هەبوو ئەبێ ڕێگر بێ لە بەردەمی بەرهەمی دەرەکی. من تا ڕادەیەک هەستەکەم وزارەتی زراعە ئەمە 4-5 ساڵە تعریفی گومرگی باش داناوە لەسەر بەرهەمی هاوردە بە تایبەت ئەمانەی کە ئێستا بوونەتە کێشە بۆمان مەسەلەن خەیارە تەماتەیە تەنانەت ئێستا پەتاتش بەرهەمی باشمان هەیە ئەمانە تا ڕادەیە حکوومەت هەنی داناوە لەسەری نایەڵێ بێت ینی ئەگەریش بێت بە گومریەکی زۆر ئەو وەختە بەرهەمی خۆمان لە بازاریە بێ. بەڵام ئێمە یەک کێشەمان هەیە ئێستا ئەوە بینیتان تەماتەکەی فڕەدا تەماتەکەی کولفەی سنووقی تەماتەکەی ینی کابرا بە سنووقی تەماتەکە بە بەتاڵی کڕیەوە بە 750 دینار تەماتەکە بە سنووقەکە و فرۆشەوە بە 750 دینار یعنی ئەم کابرایە بەس پارەی سنووقەکەی بۆ هاتوێتەوە. ئەگەر ئێمە بەس کە ئەچیتە بازار لەوەی کە تەماتە ئەفرۆشیان بەقاڵە سەیری سعرەکانێکە سعرەکە زۆر فەرقیە یعنی حکوومەت لەمەیشا ئەبێ ئاگای لەوە بێ ینی ئەو دوو فەرقە زۆرە جار وا هەیە لە بەعزە من خۆم بینیومە هەر لە هەولێر دوکانانێک گوتوتی ئەمە
سعری 1000 دینارە تەماتەیە هەر ئەمە 750 ئەمە باشە ئەی لە علووە بۆ سعرەکەی بەوەنەیە یعنی ئەمە بێ عادەی نەزەر لەمەش بکرێتەوە بۆی بازاری خۆمان سمی کریاری بەرهەمی ناوخۆی هاوڵاتی هەندەرە بۆ جوتیار یاخود بکرێتەوەی کە پێشتر ساڵانی ڕابردووە لە ماڵەوە بەشێکی دەکرا بە دۆشاوی تەماوتە بە شێوازێکی کوردەواری یاخود وشک دەکرایەوە بەتصور بەسا خەڵکی ئەمە ئەوەندە خۆی مەشغوڵ ناکە بەوە دیارە کەمێکیش سەحی نییە خەڵکی ینی تۆ لە سەربانە و دۆشا و ئەوانە و ئێستا و تەکنۆلۆژی تازانە ئێمە ئەتوانین بە مەحمل ئێستا خەڵکەیە استعدادی هەیە مەحملێک لێرە دابنێ کەرتی تایبەت بۆ داینانێ بەس مشکلەکەی ئەوەیە ئەبێ حکوومەت حمایی بەرهەمەکە بکە پاراستنی بەرهەمی ناوخۆی حکوومەت نای پارێزتا ئێستا ئەو خۆیە ئەو کاحسێن تەکید بەسەرەکە ئەڵێ بازارەکانمان هەمووی پڕە لە بەرهەمی دەرەکی ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە لە ئەوڵەوە بیر لەوە نەکەینەوە منافەسەی بەرهەمی دەرەوە بکەین لە سەرتاوە ئەبێ بیر لەوە بکەینەوە گومرگ لەسەر بەرهەمی دەرەوە دابنین بۆ ئەوی بەرهەمەکەی خۆمان ساغ ببێتەوە کە گەیشتینە ئەوەی بەرهەمی خۆمان تێچوونی کەمتر بوو ئێمە لە زۆر شتا لە وڵاتانی دەرودراسێمان کولفەی تێچوونمان زۆرترە مەسەن کارەبامان گرانە سوتەمەنیمان گرانە تەنانەت هێزی کاریشمان گرانە ئەمەوە ئەکا تێچوونی بەرهەمەکەمان زۆر بێ بۆیە حکوومەت ئەمە ئەکرێ ئەوە بکە حمایی بەرهەم بکە سپاس دەکەم کاکسێن پێشتر ویست باسی ئەوکەی بەنیازن کارگەیەکی گەورە بکەنەوە لە چ بوارێکە بەنیازن کارگەیەکی گەورە بکرێتەوە وە سەبارەت بە ئەوەش کە ساڵی ڕابردوو بەرهەمی تەماتەتان بۆ ماوەیەک قەدەغە کرد بۆ ئەمساڵ بۆ تەنیا باشتانداناوە بە تاواتی قەدەغە نەکراوە بەڵێ کۆمپانیایەکی ناسراو هاتووە حەز ناکەم ناوی بێنم بەرنامەی داناوە کە پرۆژەیەکی گەورەی دۆشاوی تەماتە لە هەرێمی کوردستان بکاتەوە لە ئێستادا دەستی کردووە بەوەی کە چەند جۆرێک تۆوی تەماتەی هێناوە ئێستا لە ناوەندەکانی توێژینەوەی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو توێژینەوەی لەسەر ئەکرێت لە پارێزگاکانە بۆەوەی کە بزانن چەند ئەم تۆوە گونجاوە لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستانەوە چەند گونجاوە بۆ ئەو پرۆژەیە مەبەستمەوە بوو ینی کاری لەسەرکراوە بەردەوام ئیشکردن پرسیاری دووەم ببوورە ئەگەر سەبارەت بە مەسلەی دانانی باج بۆچی ئەمساڵ تەنها باجەکە دانراوە ساڵی ڕابردوو بۆ ماوەیەک قەدەغە کرا هەر تەماتە قەدەغێکرا لە دەرەوە هێنانی بەڵێ ئێمە بەڕاستی پار کیلۆیەک تەماتە 350 دینار باجی لەسەر بوو ئەم ساڵ کردومانە بە 600 دینار یعنی تەنێک 600,000 دینار باجی لەسەرەکە ئەمە باجێکی زۆرە پاریش یعنی کاتێک کە نیگەرانەیەکی زۆری جوتیاران هەبوو لەو کاتە کە ئێمە قەدەغەمان کرد بێگومان بۆ زانیاری بەڕێستان علوەکانی هەرێمی کوردستان ئێمە ڕۆژانە پەیوەندیمانەیە لە ڕێگەی گروپێکەوە کە نوێنەرانی علوەکانی تایە هەموو ئەو بەرهەمانی کە لە علوەکانە ساغەکرای هەمووی بەرهەمی ناوخۆ بوو بەڵام بۆ ڕەوینەوەی نیگەرانیەکانی جوتیاران لەو کاتە بێژگاری قەدەغەمان کرد لەگەڵ ئەوەی کە دڵنیا بووین هەمووی بەرهەمی ناوخۆیە لە ئێستاشە کاک وەسفی ئاگادارە یعنی ئێمە ڕۆژانە متابعاکەین گروپێکمان هەیە ڕۆژانە لیستی ئەو بەرهەمانەی لە علوەکانە دێتە ناو علوەکانەوە بە نرخەکان بەرزترین نرخ نزمترین نرخ هەمووی پێمانەگە لە ئێستا بەشی زۆری سەوزەکان هەمووی بەرهەمی ناوخۆیە لەبەرەوە بەرهەمی هاوردە ناتوانێت شێبڕشێ بکە لەگەڵ بەرهەمی ناوخۆ ئەگەر باش بدە و هەندێک بەرهەمیش نییە ناتوانرێ بە قاچاق بێ بەڕاستی تەماتە یعنی هەم وەکو کاک وەسفی باسی کرد ئەمانە ینی مدەی خەزنکردنی ناتوان ینی ماوەیەکی دیاری کراوە ینی هەر ئەمەش بۆ خۆی گرفتێک ینی کەرتی کشتتوکاڵ کەرتێکی زۆر ناسکە ینی پەیوەندە بەکاتەوە پەیوەستە بە وەرزەوە یعنی ئەگەر گرفتێک بۆ نمونە لە بواری پێداویستی خانوبەرە تووشی گرفتێکی وا بێت چی خاتە مەخزنێکە و هەڵێگرێ بەڵام بەرهەمی کشتتوکاڵی سروشتەکەی وایە کە ئەم توانایی نییە ئەبێ ساغ بکرێتە لە ماوەی چەند ڕۆژەکە بە پێی جۆری بەرهەمەکان بەنسبەت ئێمە باجەکانەوە بە پێی پێداویستی
بە پێی پێداویستی و بەرژەوەندی جوتیاران ئێمە سیاسەتەکانی خۆمان ئەگۆڕین بە چ شێوازێک ئێمە ئەتوانین زیاتر پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکەین ئەوە بڕیارەکە لای خۆمانە هەر کاتێزانیمان ئەم بڕیارە دروسترە لەو بڕیاری پێشوو بێگومان ئێمە بڕیاری پێویستی لەسەردەین باشە و ئامانجی سەرەکی وەکاری سەرەکی ئێمە پاراستنی بەرهەمی ناوخۆیە هیچ هەوڵێکەیە بۆی وەکو ساڵی ڕابردوو تەماتە قەدەغە بکرێ خیار قەدەغە بکرێ بۆ ماوەیەک یاخود مەترسی بەرزبوونەوەی نرخیە لە ناوخۆدا وەکو باسم کرد لە ئێستادا ینی سەیری لیستی عالوەکانەکەین ئێمە ڕۆژانە هەمووی بەرهەمی ناوخۆیە لەبەرەوە یعنی ئێمە باجێکی بۆیە باجێکی زۆرماندانەوە ئەگەر فەرەزنا باج بەرهەمێکیش هاورد دەبکرێت ناتوانێت کێبڕچێکەوە بە هەرگیز ناتوانێت کێبڕچێ بکە یعنی ئێستا کیلۆیەک تەماتە لە ئەوە تا لە عالوەکانە وەکو جوتیاران نیگەرانی دەرەبڕنیانی بە نرخێکی زۆر کەمە لەبەرەوە 600 دینار باجێکی زۆرە ناتوانێت کێبڕچێکە بەڵام ئەگەر ڕۆژە لە ڕۆژان پێویست بۆ بکە بێگومان بڕیاری لەسەردەین بەڵام ئێمە بۆ خۆمان گەشتوینەتە قەناعەتی تەواو کە دانانی باج زۆر باشترە لە قەدەغەکرد باشە بە زۆکو قاچاق ئێوە دڵنیان کە ئێستا هیچ تەماتەیەکی قاچاق لە دەواازە سنووریەکان ئەوانەی کە بە تایبەتی لاوەچین نایەت هەرێمی کوردستانەوە یاخود هێلکە کە باس زۆر پەرلەمانتارەکان باز دەکەن کە هێلکێکی زۆر بە قاچاق دێت هەرێمی کوردستان لە ئێران و لە تورکیاشەوە بەنسبەت تەماتەوە نایەت ئەوە دڵنیابە بەنسبەت تەماتەوە نایە بەڵام بەنسبەت هێلکە من ناتوانم بڵێم بینم لە بازاڕەکانە هێلکە هەیە بەڕاستی بەڵام ئێمە وەکو وەزارەتی خۆمان وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی وەزارەتێکی بەرپرس لەو کاتەوەی کە بڕیاری قەدەغەکردنی دراوە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵی عێراقەوە ئێمە یەک نووسراومان نەکردووە بۆ هاوردەکردنی هێلکە باشە بە زۆکو لە ناوخۆی هەرێم ئەو قەدەغەی کە لە ئێمە پارێزگاکانە هەیە کێشەی دروست کردو بۆ ساکردنەوەی بەرەمی ناوخۆی و ئاڵوگۆڕی لە نێوان پارێزگاکانەی جاسانکاریەکەیە بۆ جوتیار بێگومان بەشێک لەو جوتیارانەی کە لە پارێزگای هەولێر دوێنێ ناڕزایەتیان دەربڕی و گردبوونەوەیان کرد بەشێک لە گرفتەکانیان ئەوە بوو کە بڕێگە نادرێت ئەو بازرگانەکان بێن یان زۆر بەگرانی دێن بە پێی زانیاریەکانم جەنابی پارێزگاری هەولێر و لەگەڵ لانە پەیوەنددارەکانی تر کۆبوونەوەی کردووە و کار ئاسانیان بۆ کردوون کە ئەوان هەموو هاوکاریەکیانەکەن بۆ ئەگەر بازرگان لە ناوەڕاستی عێراقەوە بێن بڕێگەیان پێ بدەن و ئەوە نەبێ بە گرفتێک لە بەردەم پرۆسەی بڵێن ڕۆشتنی بەرهەمە کشتتوکاڵەکان بۆ بەغداد باشە دووە پرسیارم بە کورتی سەبارەت بە گەنمی جوتیاران ئەمساڵ بەرهەمەکە چەند بووە تەنها 390 هەزاری لە عێراق وەردەگیراوی تری چی لێ دەکرێت و سەبارەت بە بڵاوبوونەوەی نەخۆشیش لە دەوازینەکان هیچ هەوڵێکتان بۆ داون کێشەکان بۆ چارەسەرکرێ بە کورتی بێ سوپاس دەکەین بەنسبەت گەنم ئیمساڵ خۆشببختانە سوپاس بۆ خوا تەوەقعەکەین کە ساڵێک بێ کە ڕقەمی قیاسی بشکێنە لە چاو ساڵەکانی ترە لە ساڵی 2015-2016 ملیۆنێک و 600,000 تەن بەرهەمی گەنم هەبووە کەەوە زۆرترین بڕ بووە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو بەڵام ئەم ساڵ وا پێشبینیەکەین کە لەو بڕە زیاتر بێ نزیکەی 2 ملیۆن تەن بەرهەمی گەنم هەبێ بەداخەوە ئێمە وامان پێشبینیە کرد و داواشمان کردبوو لە وەزارەتی کشتتوکاڵی عێراق کە هاوشانی جوتیارانی شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق چەند بڕی گەنم بەرهەم دێنرێ لە هەرێمی کوردستان وەربژیرێتەوە بێگومانەوەش لە قازانجی ئابووری عێراق بوو بەڵام بەداخەوە بەپی ئەو میزانی کە دایان نابوو لە بودجەی سیادی و حاکیمە بۆ کڕینەوەی نزیکەی 195 میلیارد دیناریان دانابوو وابزانم ئەو بڕە هەر ئەو 390,000 تەن گەنمەی پێکرێتەوە کە لە جوتیاران و بڕەکەی تریشی لە هەوڵی ئەوان کە بەشێکی بۆ کارگەکانی ئالیک و کە ئاشەکان بکردێتەوە باڵە سەبارەت بە کێلگە پەلەوەریەکان بڵاوبوونەوەی خۆشی زۆر بە کوردی سوپاس دەکەم بەنسبەت پەلەوەر بەڕاستی تیمەکانی بەڕێوەبەراتی گشتی سامان و ئاژەڵ و ڤێتەرنەری لە بەدواداچوونان بۆ زیاتر بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە بەڵام
هەتا ئێستا منەوەنە ئاگادارم کە ئەوان تیمەکانیان بەردەوامن بۆ دیراسەکردنی هەموو و نەخۆشانەی کە ڕووی کردۆ چێلگە پەلەوەریەکە. سپاس دەکەم کاک وەسفی دەقەیەکیش بۆ بەڕێزە سەبارەت بە یاساکانی بواری کشت و کاڵ چەندە پێویستمە بە یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆی شکە ئێستا لە کوردستانە نیمانە بیمەی کشت و کاڵی ئەم یاسایانە لە پەرلەما و شرکات هەموار بکرێن یاخود یاسای نوێ دەربچێت بە تایبەتی پاراستنی بەرهەمی ناوخۆی. من ئەوەی بزانم یاسا هەیە بەڵام ئەمشکو هەموو یاساکان تەفعیل نەکراوە بەداخەوە ینی ئەوە هەندێ ئێمە سەردانیێنمان کرد بەڕاستی وەزیری بازرگانی لەگەڵا دانیشتین ئەوش لە هەندێک بەڵگە و شتی بۆ هێناین کە ئەوێت تەفعیلی بکە بەڵام تا ئێستا بەداخەوە نەکراوە ینی بە شێوەی جدی نەکراوە ئەسبابی چییە ئەوە دیارە حکوومەت ئەمێ خۆی جوابی ئەو مۆزوعاتەوە ئێمە ینی من حەزەکەم لەسەر ئەو مۆزوعی بەرهەمی ئێمە زەیتونمان هەیە بەرهەمەکەی معمەلیشمان هەیە و بەرهەمی باشمان هەیە ئێستا لە ناو بە خەزنکراوی لای ناو معمەلەکە ماوەتەوە و بازاڕی نییە و ئەنواع شێوە لە زەیتونی دەرەوە زەیتی زەیتونی دەرەوەمان بۆیت و نازانین جۆرەکەیشی چۆنە و لە هەنگوینیش بە هەمان شێوە دوێنێ بەڕامەیەکی تایبەت هەر لە ڕوودا و بوو باسی ئەوەی کرد کە ئەو هەنگوینەی لە دەرەوەیێنە لە ساعت 65 بە کەڵکنایە و بە مواسەفات نییە بە کریاری نییە بەرهەمی ناوخۆی کریاری نییە ئەمانەی دەرەوە هێنن یانی مواسەفاتی باش نییە و هەرزانە بەڵام بەرهەمی خۆمان باشە و مواسەفاتی هەیە. سپاس بۆ وەرەزان وەسفی خەلیل ڕاوێژکار لە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی هەروەها حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.